دەوڵەمەندیت لە ڕێگای دەوڵەمەندیەکەت وەرە خزمەت بە ئیسلام و موسڵمانان کە خی پەروەردگار پارێ زۆری پێداوە علمت نییە ئەو ئیمانە پتەوت نییە وەرە خی پەروەردگار پارەی پێداوە پارەش عیبادەتی مالیمان هەیە ئەتوانی لە ڕێگای پارەکەتەوە دیفاعکەی لە ئیسلامی پێسەرخیت ئەبوو بەکری سدیق ڕزای خی پەروەردگاری لێبێ کاتێ موسڵمان بوو تەمەنی 37 ساڵ بوو گەنجێک بوو هەموو ماڵەکەی بەخشی لە پێناو خی تەعالا هەموو ماڵەکەی بەخشی ئێمە ناڵێن هەموو ماڵەکەشت خۆکە بوو بەکرێت پێ ناکرێت چاکەزانم بەڵام ناڵێن نیوەشی وەک عومەرشت پێ ناکرێت ڕزای خی پەروەردگاری لێبێت چونکە عومەر ڕزای خی پەروەردگاری لێبێت نیوی ماڵەکەی بەخشی بەڵام وەلا تەنسە نەسیبەکە منە دونیا ئێمە ناڵێن هەموو ماڵەکەت وەرە بێنە بیدە موسڵمانان و بیدە بە فەقیر و هەژاران نا بەشی خۆت هەڵبگرە بەڵام وریا بە بەشی موسڵمانان و فەقیر و هەژاران لەبیر نەچێت خزمەتی موسڵمانان کە خزمەتی ئەو موئەسسەسانە بکە کەوا دیفاع لە دینی خواکات خزمەت کەناڵی ئامۆژگاری کە کەناڵی ئامۆژگاری ئەو کەناڵەیەکەوە دیفاع لە دینەکەی خی پەروەردگارەکە باسی تەوحیدی تیاکرێت خەڵکی وریا کاتەوە لە شرک و خرافەت دیفاع لە سنەتی پێغەمبەری خواکرێت صلی الله عليه وسلم و ئەوەشی خرافەت بێ ئەوەشی کەوا بیدعە بێت بۆ خەڵک ڕوونێ کاتەوە لە ڕێگای ئەم کەناڵە پیرۆزە پارەت بۆچی وەرە سەرفیکە لە پێناو خی تەعالا بۆ ئەوەی ئەم ئەجرت بۆ بڕۆ تا قیامەت لەن يهدي الله بك رجلا واحدا خير لك من حمر النعم ئەگەر یەک کەسێک خی پەروەردگار تۆ بیتە هۆکارێک کە هیدایەت بدرێت ئەوە زۆر خێترە بۆت لە حوشترێکی سووری گرانبەها کە ئەمڕۆ گرانترین سیارە بە چەنە وەکەوە وایە تۆ ئەو ماڵەت هەبێ چەنە دڵت پێی خۆشە بێت خير لك من حمر النعم ئەویان خێترە بۆت بەخوا بۆ چونکە دنیا زائلە و ئەڕوا بەڵام قیامەت والآخرة خير وأبقى کەواتە ئەی دەوڵەمەند بە پارەکەی خۆت خزمەتی دینی ئیسلام بکە ئەگەر تۆ ئەهلی علمت هەیە و شارەزایت هەیە وەرە لە ڕێگای علمەکەتەوە خزمەتی دینی ئیسلام کە چونکە گەورەترین وەزیفەی پێغەمبەرانە کە ئەوش دیفاعکردن و دعوەکردن و بانگەوازیکردنە بۆ لای خوا بۆ لای دینی خوا بۆ لای تەوحید و خواپەرستی كنتم خير أمة أخرجت للناس بو تأمرون بالمعروف وتنهون عن المنكر باشترين أمتي محمد عليه الصلاة والسلام خيريتي أمة لكويا تأمرون بالمعروف وتنهون عن المنكر چونك أمركا بچاكا ونهيج دكا لخرافة باشترين أمر كإيما أمري بيبكين توحيد وخوا پرستية خلشي لزونقاوي شرك وكفر وضلالة رزقار كين بين ناو دایرەی ئیمان و تەوحید و خواپەرستی و ئیسلامەتی خەڵکی ڕزگارکەین لە بیدعا لە خوڕافات لە ضەلالەت لە گومڕایی بۆ ناو سنەتی ڕەسوڵ الله عليه الصلاة والسلام کەواتە ئەی مامۆستای بەڕێز ئەی بانخواز ئەی داعی ئەی ئەو کەسەی کەوا کاسبکارێکی لە بازار ئاەتێکت لەبەرە باسی دەکەی بۆ خەڵک خوا ئەجر بنووسێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين قولي شيء لقولي أو كسبها اشترى كوا دعا إلى الله خلشي بأنك بولاي خوا وعمل صالحا عملي صالح بكا ولا باشان دا وقال إنني من المسلمين من الشيشيكم لأ مسلماناني كوا خلشي بأنك بولاي ديني خوا كواتا علمت بيه شارزاي وەرە لە ڕێگای علمەکەتەوە مهندسێشیت لە مەشروعەکەی خۆتی خزمەتی دینی پیرۆزی ئیسلام بکە خزمەتکردنی تۆ چییە هەوڵدەی لە ئیشەکەتە ساغ بیت غەشیتیان نەکەیت ئیشەکەت جەغڵەمەی نەبێت ڕەشوەیتیان نەخۆیت جاداوبانێکت کرد بە مەزبوطی بیکە ئەو خزمەتکردنە بە دینی ئیسلام چونکە ئەوش حاجیاتی خەڵکە تۆ دەیت لە ڕێگای وەزیفەکەی خۆت کە هەندەسەیە دەی بینایەک دروستەکەی بینایەکی مەحکەم دوو ڕۆژتە خەڵک دوعای خێرت بۆ بکە جادایەک دروستەکەی خەڵک دوعای خێرت بۆ کات
خزمەت بە ئیسلام و بە مسلمانانەکەی. ئەمە لەسەر ئەستۆی تۆیە ئەی کاچی مهندس، نەک پاڵی لێ بدەیتەوە بڵێ وەڵا خزمەتکردنی دین بەس لەسەر جبە لەسەر و عەمامە لەسەر و جبە لەبەرە، یان ئەو کەسانی کەوا ڕیشیان هەیە یان شەڕواڵیان کوتە ئەوانە ئەبێت داوا بکەن. بەڵام منێکی دکتۆر چیم داوە لە داواکردن و بانگەوازیکردن؟ ئەو ئیشی من نییە. بەداخەوە زۆرێک لە دکتۆرەکان غافڵندەوە. دکتۆرێک لە عیادەکەی خۆیەتی لە مستەشفای خۆیەتی، نەخۆشەکان مراجعین ڕۆژانە دێنە بندەسی، نەخۆشە بێتاقەتە، ئەتوانی ئەو نەخۆشی ڕەبط کا بە ڕەب العالەمین، باسی عەظەمەت و گەورەی خوای تەعالایان بۆ بکە، بێ ئومێدیان نەکا بەخوا بڵێ خوای تەعالا شافیە، باسی ئەو بکە کە نەخۆشکەوتن بەس داوا بکەن لەخوا ئیذا سەئەلتە فەسئەل الله وئیذا استەعەنتە فەستەعین بالله. دەبێ بەڕاستی دکتۆرەکانمانشەوە بزانن تەوحید چییە و دیفاعکردن لە تەوحید یعنی چی و سنەتی ڕەسوڵ الله چییە صلی الله علیه وسلم. خۆ دکتۆری هەرەوە نییە تۆ ڕۆژانە ملیۆنە 2 ملیۆن بکەیتە جیفان تۆ مراجعتێ و بڕۆیتەوە ماڵتەوە پاڵی لێ بدەیتەوە. نا، ئەگەر وا ئەژێیت ئەوە ژیانێکی پڕە لە خەم و خەفەت لە دنیا و قیامەتەکەش لە دەسەدی ئەگەر ئاوا بڕۆیت. ئێمە بۆ دروست نەکراین بەس پارە کۆکەینەوە بهێنی جیفارمانە. نا، تۆ دکتۆری، تۆ مهندسی، تۆ کاسبکاری، تۆ بەڕێوبەری، تۆ مامۆستای لە قوتابخانەیەک، هەر هەمومان مامۆستای مینبەرە، هەمومان قستێک بەشێک لەوەمان لەسەر شانە کەوا دیفاعکردن لە دینی خوا و عەمەلکردن بە ئیسلام لە جێگا و ڕێگای خۆی، هەر کەس لە شوێن و ڕێی خۆی